لە سلێمانی کە لە بەردەم کتێبخانەی گشتیەوە ئەڕۆین ئەوەستین پرسیارێکمان لا دروسە بێ ئەڵێین ئەم سێپەیکەرە کێیە؟ نالی و سالم و کوردیە. ئەمانە ژێرخانێکی ئەدەبیان بۆ ئێمە بەجێهێشتووە، بۆیە ئەم شارە نازناوی شاری ئەدەب و ڕۆشنبیری هەڵگرتووە. خۆشەویستان سڵاتان لێبێت. نەمڕۆ لەگەڵتانام بۆ ئەوەی کە بتوانین کەمێک قسە بکەین لەسەر پرسێکی گەورە. هەمیشە وتومانە خوێندنەوە بکەین بە کەلتور، بەڵام پرسیومانە چی بخوێنینەوە و لە چ بوارێکە هەڵی بژێرین بۆی بتوانین ئاستی ڕۆشنبیریمان بەرزکەینەوە. ئەم پرسیارە من پێم خۆش بوو ئەمڕۆ لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر دانا ئەحمەد گفتوگۆ بکەم بزانم ئایا ئێمە گەنجەکانمان خوێندکارەکانمان ئەو کەسانەی خوازیارن کە بێن کتێب بخوێنەوە ئاستی ڕۆشنبیریان بەسکەن. ئەم نازناوەی کە لەسەر شاری سلێمانیە لەسەر تاکەکانیشە کە بتوانین ئەم نازناوە بپارێزین. چی بکەین؟ چۆن هەوڵی بۆ بین؟ و لە ڕابردووە چیمان بۆ بەجێمەوە کە ئێمە بتوانین لەسەر ئەوە بینای ئاستی ڕۆشنبیریمان بکەین؟ لەگەڵ مابن ئەمڕۆ پرۆفیسۆر دکتۆر دانام لەگەڵایە. دکتۆر سڵاو لێبێ و بەیانی باش، بەیانیەکی پاییزەی زۆر جوانە باش. سڵاوت لێبێ و ئەم بارانە ببێ بە بارانی ڕەحمەت و بەسەر ئەم میلەتە ببارێ و یادی سلێمانی ببێتە خاڵێکی وەرچەرخانی گەورە لە مێژووی ئەم شارە و لە مێژووی تەسقیفکردنی ئەم نەوەیە و ڕووکردنە خوێندنەوە و گۆڕینی ئاراستە بەرەو کتێب و بەرەو ڕۆشنبیری و بەرەو ئایدۆلۆجیا و بەرەو دامەزراوەی فکری کۆمەڵایەتی. زۆر سپاس. دکتۆر پرسەکەی من بە ئاڕاستی تۆ بکەم. ئێمە هەموو کاتێک گەڵێن خوێندنەوە گرنگە لە هەر ئان و کاتێکا بێ و لە ئان و ساتێکا بێت. ئێستا لە بەردەم شوێنەکەین کە کتێبخانەی گشتی سلێمانیە. دڵخۆشم لەگەڵ ئەوەی کە قساکەین خوێندنگایەک مامۆساکەی مناڵەکانی هێناوە ئێرە بۆی کتێبخانەی گشتی ببینن. چەند گرنگە ئێمە بزانین پێشەوەی دەست بینە کتێبێک بزانین چێ خوێنینەوە. پێش هەموو شتێ گرنگە کە ئێمە ئەڵێن خوێندنەوە واتە پڕچەکردنی مێشک بە معنایەکی کە چۆن ئینسان پێویستی بەوەیە کە نان بخوا بۆ ئەوەی بژی، بۆ ئەوەی سوڕی خوێنی بەردەوام بێ، بۆ ئەوەی چاوی حکمی هەبێ، بۆ ئەوەی بیرکردنەوەی هەبێ، بۆ ئەوەی کە شت ببیستێ، بۆ ئەوەی کە هەناسەبە، بۆ ئەوەی کە دڵی لێبە، بۆ ئەوەی سەرجەم ئەندامەکانی جەستەی کار بکەن بە باشی پێویستی بە خۆراکە، پێویستی بە وزەیە. ئاواژ مێشک و ڕۆحی ئینسان وایە، پێویستی بە وزەیە، پێویستی بە تەسقیفکردنە، پێویستی بە دامەزراوەیە، پێویستی بەوەیە کە ڕۆژانە هەموو ساتێ تۆ خۆراکی بیتێ. ئەو خۆراکە لە چ سەرچاوەیەکە و دەستمانەکەوێت لە کتێبەوە. بۆیە کتێب چۆن مرۆڤ هەوڵەدا هەموو ژیانی خۆی سەرفەکە بۆ ئەوەی کە بژێوی خۆی و مناڵی بەرجەستە بکە، ئاواش بۆ بەرجەستەکردنی خۆراکی ڕۆح و مێشک کتێب گرنگە. کتێب هیچی کەمتر نییە، هیچی کەمتر نییە لەو خۆراکەی کە ئێمە دوو ژەم یا سێ ژەمەی خۆی، هیچی کەمتر نییە لەو بژێوی کە پێژین. بۆیە ینی ئەگەر بێت و کتێب بخینە تای تەرازوویەک و ژیان بخینە تای تەرازوویەکی تر هاوسەنگە وەستن. کتێب یەکسانە بە ژیان، چۆن خۆراک یەکسانە بە ژیان، چۆن خۆراک یەکسانە بە بەردەوامبوونی ژیانی ئینسان لەسەر زەویە، ئاواش کتێب بریتیە لە بەردەوامبوونی ژیان. بەڵام کام ژیان؟ ژیانی ڕۆح و نماکردنی جەستە و نماکردنی عەقڵ و هزری ئینسان. باشە، هەموو کاتێکە لەگەڵ تویا چاوپێکەوتنەکەین زۆر شیرینانە باسی ئەدەبیاتمان بۆکەی، هەموو کاتێکیش نمونەیەکی جوانی ئەو پەیکەرەی پشتت باسی نالیمان بۆکەی لەگەڵ سالم و کوردی. ئێمە لە ڕابردووە ئەمانە ئەرشیفێکی زۆر جوانیان بۆ ئێمە بەجێهێشتووە لە ڕووی زمانەوانیەوە، لە ڕووی ئەدەبیاتەوە، لە ڕووی فکرەوە، لە ڕووی فکرەوە، لە ڕووی ئەوەی کە هەتا ئێستاش لەسەر ڕستەکانی ئەوان کار بکەیت شتی جوانتر و جوانتری لێکرێتەوە. ئێمە چۆن ئەمانە بەردەوام بەکاربێنین؟ ئەگەر خوێندکارین لە زانکۆ وەکو توێژینەوە، ئەگەر کەسێکی ئاساین وەکو ئاستی ڕۆشنبیری، ئەگەر مناڵەکانمانین پەروەردەیەکی تەندروست. ئەمە تا چەند گرنگە؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە. پێش هەموو شتێک کە ئێمە ئەڵین میلەتین بە مێژوومانەوە میلەتی،
بەشێکی گەورەی مێژووی ئێمە ئەم بیرمەند و شاعیرانە ئەزانی و ئەو دەقانەی کە بەجیان هێشتۆ بۆمان ئەوەندە بەرز و جوانن کە هەتا ئێستا ئەگەڕین بەناو تو ناوتونەکانی و واتای تازەیان لێڵێنجی ئەوەندە جوانن ئەوەندە بەرزن یعنی هەندێک جار مرۆڤەکاتە ئەو قەناعەتی کە توانای ئەمانە لە مرۆڤی ئاسایی بەدەربووە خۆ ئەوانیش لەکوێیان هێناوە ئەوانیش لە سەقامگیریەکی خەیاڵ و دنیای خەیاڵی خۆیان لەگەڵ ئەو ئاستە ڕۆشنبیریە گەورەی کە هەیەیان بووە لە زانینی زانستەکانی منطق و بەلاغە و کەلام و محەسیناتی لەفزی و معنەوی و ڕوونبێژی و ڕەوانبێژی و چوزارم تەشبیه و محەسینات و هەموو ئەمانەیان داوە لە یەکتری ناویان ناوە با بڵین زادێک ئەو زادە ئەم لەگەڵ تەطعیمکردنی بەو زمانە شیرینە کوردێ جوانە ئەو وێنە جوانانەیان کێشاوە بۆ ئێمە کە سەرسامین بەرامبەری کە دوای سەدان ساڵ ئەوەستین لەبەردەم گەورەییانە بەڕاستی بۆیە گەڕانەوە بۆ ئەمانە گەڕانەوە بۆ بەشێکی گەورەیە لە مێژووی زێڕینی ئەم میلەتە شتێک هەیە زۆر گرنگە بەلامەوە من جارێک لە بەرنمەیەکە کاکە سەرکۆ عەرزی جەنابتم کرد کە من خەمێنە دڵمایە هەمیشە نازانم و ناتوانم و گەورەیە لەسەری قورسە لەسەر هەزر و لەسەر دڵم کە چۆن ئەمانە بگەێنینە ئەمنەوەیە ئەزانی چونکە گاپێک فەراغێکی گەورە دروست بە فەزایەکی گەورە کەوتۆتە نێوان بیرکردنەوەی ئێستا و ئاستی ڕۆشنبیری ئێستا و خوێندەواری ئێستا و خوێندەواری زمانی ئەم زاتان باش ئێمە بەشێکی تری گفتوەکانمانە بینە ناو ساڵۆنی کتێبخانەی گشتیەوە کە لەوێ چەندین کتێبی جوانی ئەرشیفەیە لە هەموو بوارەکانە بەیەکەوە بڕێنە ژوورۆ فەرموو دەستخۆش لەگەڵەوەی کە لەگەڵ دکتۆر لە دەرەوەی کتێبخانەی گشتی کۆمەڵە گفتو گۆمان کرد بەڵام ئێستا هاتوینەتە ناو کتێبخانەی گشتیەوە لێرە هاتینە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا چەند بەشێکی جیاوازی دیایە لەوەی کە زۆر گرنگ بوو من پێم خۆش بوو ئەم جارە بهێنە ناو بەشی عەرەبیەوە چکە دکتۆر خۆشی چەنە لە بواری زمانی کوردیا ئەمەش لە بواری زمانی عەرەبیە کاری کردو خوێندنەوەی کردو و چەندین جار لەلایەن شاعیرە گەورەکانەوە لەلایەن ئەدیبانەوە ئەم توانوێتی هەندێکیشیان بکا بە کوردی چەند کتێبێکی بۆ من دەستنیشان کرد ئەم کتێبانە دوای قسەی لەسەرەکەین بۆی قسەکەی دکتۆر کە لە دەرەوتی بێتاقەتم بە شتێک چی بوو دکتۆرە بێتاقەتی من وتم بێتاقەتی ئەوەم کە ئێمە یعنی ئەو کەنزە جوانەمان هەیە ئەو گەنجینە گەورەیەمان هەیە ئەو مێژوە زێڕینەمان هەیە کەچی تەماشاکەی گاپێک یا فەزایەک دروست بۆ لە بینی ئەم نەوەی ئێستا و ئەو بەرهەمە زێڕینانە ئەمە ینی کۆمەڵێک هۆکاری هەیە هۆکاری یەکەم ینی مەوجەیەک یا شەپۆلێکی گەورە لە ڕووکەشگەرایی لە بەساتەت بەسەر هەموو دنیاە باڵی کێشاوە کە ئەمە ڕەنگە بۆ هەموو دنیا ڕاست بێ بەڵام پڕشتی زۆری بەر ئەو میلەتانە کەوتووە کە وەکو ئێمن ئەزانی کە پیاپیامانوتی جیهانی سێهەمیە وڵاتانی دواکەوتویان چی خاڵێکی کە زۆر گرنگە ئەوەیە ئەو دنیا خەیاڵی کە ئەمانەت تیاژیاون ینی جاران زۆر جار وتراوە مەسەرەن هەشت ماڵە لە حەوشەیەکا بوون خۆ ڕاستەوەیە ئێستش هەمان ئینسانە بەس ئەو دامەزراویە چکە ئەو کاتە ئینسان دوو بەش بووە ینی لەسەر مستەوە حەقیقەکەی خۆی بووە ئەب ئینسانی من و تۆی بینین دوو بەشە بەشێکیان ڕۆح و خەیاڵە بەشێکیشیان جەستە و مادەیە زانی ئەو کاتە نیو بەنیو بووە
نیوەی جەستە و نان خواردن و باڵێ قسەکردن و سوعبەتکردن و چوزانم گەڕان و کارکردن و هەموو ئەمانە بووە بەشێکیشی بریتە بووە لەو دامەزراوێ خەیاڵی و ڕۆحی کە هەی بووە یعنی ئەوەندەی کە قایل بووە ئەوەندەی کە دڵخۆش بووە بەوەی کە خواردنێکی خۆش بخوا زانی یا شوێنێکی خۆش ببینێ ئەوەندە زیاتر دڵخۆش بووە بەوەی کە ئارامی بەسەر زەردەخەنەیەکی بینیوە لە ڕووی مناڵێکی خۆیان بۆ نمونە ئەمە ئێستا ئەم نەوەی ئێستا ئەم خەڵکی ئێستا لە واقعە ئەو جانیبە ڕۆحیەی زۆر کەم بۆتەوە یا بەرەو نەمانە چێ بۆیە هەموو مرۆڤ لە هەموو مستەواکانە بۆ بە جانیبێکی مادی لەبەر ئەوە یعنی ئێمە دوور کەوتێتەوە لە واتا بەرزانە لەو با بڵێن معنا جوانانە ئێمە ئەمانەوێ بەڕاستی کاکە سەرکۆم ئێمە ئەمانەوێ بگەڕێنەوە بۆ ئەو دنیاە ئەو دنیاە دنیایەکی بێ ئەندازە جوانە ئەگەر خەڵک تێبگەیشتایە لە معنای جوانی ئەم دنیاە بڕوات هەبێ شەو ڕۆژ دیوانی نالی بەرنەئەدا دیوانی مەحوی بەرنەئەدا ماڵی هەموو یەکێک لە ئێمە ماڵی هەموو یەکێک لە ئێمە ئەو دیوانەی بوو باشە ئەو کتێبە چاکانەی بوو کەواتە کە ئێمە هاتیینە ئەم بەشە ڕاستەوخۆتۆ سێ کتێبی زۆر باش کە زمانی عەرەبیشە بۆ منی دەست من اختصاصم عەرەبیە بە معلوماتە اختصاص عەرەبیە ئەم سێ کتێبە کەواتامان باتەوە سەر ئەو پرسیارەی کە من کردم ئایا چی بخوێنینەوە چەند گرنگە لەناو ئەم هەموو کتێبەیە من بتوانم بە سێ کتێب ئاستی ڕۆشنبیری خۆم بەرز ئەمە پرسیارێکی جوانە دوو ئاراستە هەیە لە مەسەلەی خوێندنەوە ئاراستەیەکیان ئەو ئاراستە کۆنەیە کە هاتووە بۆ ئێمە ئاراستەی چوونە مەکتەب و ئاشنابوون بە مەنهەج و خوێندن و بوونی یەکێک کە بۆ شەرحکار مامۆستایە کە تەلقینت بۆ بکە و تۆ ئەنووسیتەوە گوێ ئەگری تێەکەی پرسیارەکەی ئەو ئوسلوبێکی هەیە لە مەکتەب و لە چوزانم لە ئەمە ئوسلوبێکە طریقەیەکە و طریقێکی باشە طریقەی دووهەم طریقەی زاتیە زانی ئەمە گرنگە چونکە بۆ طریقەی زاتی تۆ سەربەستی چێ خوێنیتەوە بەینەما کە سەربەستی نابێ ئەو سەربەستیە واد لێ بکە کە بەرەو ئاقارێکی خراپە بەرێ زانی بۆیە ئینسان بۆ نمونە مثلەن کە دەست پێ ئەکا بە فەلسەفە دەست پێ بکە فەلسەفە بە ئاسانی مثلەن کتێبە عەرەبیە چاکەکان سەمرە بەشی عەرەبیان مشکلات فلسفیە زانی مثلا بۆ نمونە ئەو الفلسفة لكل الناس مثلا بۆ نمونە ئەنجا مثلا بۆ نمونە شارەزابوون لە تێرمەکانی زمان جا زمانی خۆتە زمانی کوردی هەر زمانێکی ترە ینی ئەوەندەی ئینسان لە زمانێ شارەزابێ لە میلەتێ شارەزابێ چونکە بەشێکی گەورەی کللتوری هەر میلەتێک بریتە لە زمانەکەی ئەدەبیاتی بریتە لە زمانەکەی خاڵی سێهم ئەوەیە کە ئەو دیراسانەی کە پەیوەندی بە پسپۆڕی خۆیەوە هەیە قوڵ بێتەوە تایە هەر کارێکەمان پسپۆڕێکی هەیە هەرێکەمان حەزێکی هەیە خاڵی چوارهەم ئەوەیە هەندێشت هەیە هەندێک بە بڵێن لایەن هەیە هەندێک زانست هەیە کە پەیوەندی بە خودی ئینسان خۆیەوە هەیە وەکو بۆ نمونە سایکۆلۆژیا ئەزانی دیراساتی نەفسی یعنی تۆ زۆر گرنگە بتوانی هەڵسەنگاندن بۆ خۆت بکەیت هەڵسەنگاندن بۆ شێوازی بیکردنەوەی خۆت بکەیت و ئەنجا بە دەوروبەری خۆشت بیان خوێنیتەوە هەڵیان سەنگێنی شێوازی ڕێزگرتن لیان شێوازی عرف و عادەت و تەقالیدیان ئەمە ئەو ئەنجا گرنگە کە تۆ مێژوو بزانی گرنگە کە تۆ بزانی با و باپێری خۆت چێ بووە مامۆستا ئەحمەد زەکیبەک ئەزانی کتێبێکی هەیە لەسەر سلێمانی وڵاتی زۆر جوانە زۆر زمانێکی منە جوانی هەیە ئەڵێ گلەیەکە گلەیی ئەڵێ با و باپیرانی ئێمە بەداخەوە کەمتەرخەم بوون مقەسر بوون لەوەی کە ئەو مێژووە جوانیان نەقڵ نەکردووە بۆ ئێمە بەڕبانی هەموو مێژوو کوردیان نەقڵ نەکردووە بۆ ئێمە جا مەبەستم لەوەیە کە ئێستا کە دکتۆر با لێرە ڕاتگرم کە باسی با و باپیرانمان کرد کە هاتین چەندین کتێبی بە نرخە بینین ئەم وێنەی لە پشمانەوەیە بەڵێ مامۆستا ڕەحمەتی لێبێ ئەم کەسایەتیان چەند خزمەتیان ئەوە مفەسیری قورئانە ناڵەی دەرونی هەیە کە مەسائلی کۆمەڵایەتی و ئەوەندە عورف و عادات و تەقالیدی جوان و هەندێک ئادابی کۆمەڵایەتیە هەندێک نەخۆشی کۆمەڵایەتی بازەکە و چارەسەرکردنی
مثلا پەندی پێشینانی هەیە یعنی مامۆستا شەمەحی خزمەتێکی زۆری بە کەلتور و بە ئەدەبیات و بە سەقافەت و بە کۆمەڵانی خەڵقی کوردستان کردووە. مامۆستا شەمەحی خاڵێکێکە لە ڕەمزە جوانەکان زانی و خزمەتێکی زۆری زمانی کوردی کردووە بە زمانێکی زۆر پاراوی هەبووە ئەزانی و لە هەمان کاتە مێژووی ژیانی هەندێک زانایانی هێناوەتە زیندوو کردوێتەوە مەسەلەکو ئەبوو عەبدوڵڵای بەی تووشی بالمناسبە باسی ئەومان کرد باسی بەی تووشیمان کرد حەزەکەم یەک ئیشارەتی بچوو کرد بەمە لەسەرەوە ئەزانی ئەم پیاوە لە بەی تووش بووە لە مەنتیقەی لای بێژوە لە مەنتیقانە خۆی و برایەکی مەلا مەحموودی برای تۆ ئەزانی پارەی ژیانیان نەبووە یعنی نانیان نەبوو بیخۆن باشە قەرارە دەن هەردووکیان بچنە بەغا چۆن بچنە بەغا بە چ وەسیلێ بکەنە بەغا ئەو مەکتەبەیی کە هەیان بووە هەمویان لەبەر کردووە کتێبەکانیان فرۆشتوو بچنێتە بەغا کە لەوێ ئەزانن ئەمانەت چه عالمێکن یەکێکیان برای مەلیکی سعودی بەرگڵ خۆی مەلیکی سعودی خۆشەکە خۆی لە مارەکە و ئەیکا بە مفتی سعودیە ئەزانی هەڵێ نوکتێکی خۆش پێ بڵێ مەڵێ 12 ساڵ ژنێ بێ نازانێت کە ئەمە عەرەبەیان نا کوردەیە عەرەبەیە هەرچیەکە ئەڵێ ڕۆژێک کەلیمەیەکێ بەدەمیاڵێ کەواتە کەواتەی کوردی ئەڵێ ڕاوەستا ئەو کەلیمە عەرەبی نییە کاکەوانیە براوانیە لە عەرەبی نییە کاکە ئەڵێ من کوردم دوای پێ مەبەستم ئەم میلەتە خاوەریەوانەیە معقولە تۆ لە 100 ساڵ پێش ئێستا ئەوەت هەبوو بێ ئێستا دەیانی وات نەبێ کەم و کوڕیمانە بێ لە خوێندنەوە وانە لەبەر ئەوە ینی هەموو ئەمانە گرنگن هەموو ئەوە گرنگە کە تۆ ینی ئێستا کاتی ئاڵنگاریە ینی کاتی تاحەدیکردنە کاتی ڕوبەڕووبوونەوەی ژیانە گەنجێک ڕوبەڕوو ژیانە بێتەوە من ئەوەندە دڵم خۆشەکە مەسەن لە جێمەکان گەنجە بین و ڕێازەکەن ئەمە تەحەداکردنی جەستە و ژیان و نەخۆشی و ئەزای تەمەڵیە ئەی تەمەڵی مێشکە ئەمە لەسەر ئێمە فێریانکەین لەسەر ئێمە پیان بڵین چۆن ئەم تەحەداکردنە گرنگە ئەو تەحەداکردنەش گرنگە باشە بەشێکی تری قسەکانمان ئەبینە لەوەی کە لە کتێبخانەی گشتی چەند بەشێکی جیاوازی هەیە بەشێکیان تایبەت کردووە بە یەکێک لەو کەسایەتیە جوانە و بە ئەمەکانەی ئەو کەسایەتە کە نرخێکی یەکجار زۆری هەیە لە لای ئێمەی کورد کە ئەویش بەشێکی گرنگی بۆ ژیانی ئێمە بۆ ئەدەبیات بەجێهێشت و هیچ مامۆستا برای محەممەدە هەزار ڕەحمەتی لێبێ بەڵام بەلەوەی بڕۆین ئەم سێ کتێبێت کە بۆ من دەرخان کرد من نامەوێت زۆر بچینە تەفات چونکە بۆی بە کورتی و بتوانانی شتەکانەمە ئەمە جوبران خەلیل جوبران ئەمە لوبنانیە دکتۆرەیەکی گەورەیە فەیلسوفێکی گەورەیە شاعریی گەورەیە و کابرایەکە زۆر جار ینی دەرونی ئینسان ئەدوێنێ و وشتی جوانی لە دروستەکە ئەمەشیان شتی کۆمەڵات نزار قەبانیە خاوەنی هەستی جوان و هەستی ناسک و شاعرانە و ڕۆمانسیانە و دەقی زۆر جوانی هەیە ئەمە ئیمرؤ القەیسە ئەمە لە عەسری جاهیلی ژیاوە ئەمە یەکێکە لە شوعەڕای معەلقاتی سەبع کاتی خۆی کاکە سەرکەوت دەبات بە دوو کەلیمەشەوە باس بکەم باشە بەس بۆی بەشەکەی ترمان بەرین ئەویش کاتی خۆی کەعبە نییە ئێستا کەعبە و بینە ڕەشەکە قیبلە ئەو شتی لەسەر نووسراوە لەسەرەوە ئەمە کاتی خۆی سەوە ئایا توشتی دەسەر بەس کاتی خۆی شعرێمانی لەسەرەوە معەلق ئەوەیە معەلقانی هەڵواسراوە کاتی خۆی بە دەوروبەری کەعبەیە شعری ئەم حەوت شاعرە پێناوتێ معەلقاتی سەبع شعری ئەم حەوت شاعرە ئەمەندە بەرز بوون ئەمەندە جوان بوون اینجا ئەمە نوکتەی زۆر خۆشی هەیە بەسەراتی زۆر خۆشی ئیمرؤ القەیس کیندیە پیاوێکی گەورەیە ئەمە دڵی بە ئامۆزایەکی خۆیەوە ئەبێ ناوی عونەیزە ئەبێ یعنی بەچکە بزن بە کوردی جا عەرەب کاتی خۆی ناوانی هەبووە ئەستا مەسەن عەشیرەتێکی گەورە ناوی مەسەن کولەیبە لەبەر چاوەزار وایان ناون بەچکە سەڵ یعنی مەسەلەن ئەمانیان زۆر بووە عەرەب زۆر بڕۆی بە چاوە ئەمان چەند کاریان لەسەر ئەدەبیات کرد و ئەمەش تایبەتی کەلتوری و دابوونەریتی خۆشیان خستۆتەوە کاکە ئەمە هەتا ئەم دەقیقەی من و تۆ قسەکەین و هەتا میلەتی عەرەبیش بمێنێ و شەرقی ئەوسەط بمێنێ هەموو فەخر ئەمەم پیاوەکەن کەواتە با بڕۆین بۆ ئەو بەشەی کە
ناوێنیانەوە بەشی برای محەممەد تۆزێ باسی شێکن لێرەوە با بڕین فەرموو. لەگەڵەوەی کە لە نێو کتێبخانەی گشتیە و لە نێو هەموو ناوەندا ئەکادمیەکانە و لە نێو ئەو شوێنانەی کە تێبچایەبوونی هەیە چۆن بتوانین ئەو کتێبانە هەڵبژێرین کە سوودمان پێبەخشێ. لەبەردەم منە چەندین دیوانی لێیە، دیوانی مەکبی، دیوانی لالی، دیوانی کامەرانی موتی، چەندین دیوانی کەی گۆران پێ من دوو کتێب خۆشە ئەگەر ئێمە کەسێک پرسیار لە تۆ بکات بڵێت دۆر من چوومە کتێبخانەیەکەوە پێ دووتم سەرەتا پێویستە بە فەلسەفەیەک دەست پێ بکەین، دوای ئەوە من گەنجێکی ناوزان کۆم چی بخوێنمەوە؟ من پێی ئەڵێ تۆ کوڕی ئەم میلەتەی کوڕی کوردیت لەبەرەوە ئەبێ کورد بخوێنیتەوە، کورد ناز بیت، لە شعری کوردی شارەزا بیت، لە پەخشانی کوردی شارەزا بیت، لە ئەدەبیاتی کوردی شارەزا بیت، لە شێوازی بیرکردنەوەی کورد شارەزا بی، لە شۆڕشەکانی کورد شارەزا بی، لە خەباتی چەند ساڵی کورد بۆ ئازادی شارەزا بی، لە تێڕوانینی دەوروبەر بۆ کورد شارەزا بی، لە پێکەوە ژیانی کورد لەگەڵ میلەتانی ترە شارەزا بی. هەموو ئەمانە بەڵێ هەمووی هەیە، هەمووی خۆشبەختانە ئێستا سەرچاوەیەکی بێشمار هەیە لە کتێب کە هەموو ئەمانە هاوڕێ ڕاستەقینەی ئینسانن. کتێب ئەو هاوڕەیە کە قەدرۆ لەگەڵ ئینسان ناکە، بۆیە ینی ئینسان بە دوای چۆن بە دوای هاوڕێیەکی کاوڕێ کاگەڕی کە دانسقە بێ ئەوە دانسقەترین هاوڕێیە. خاڵی دووهەم ئەوەیە کە بەلای منەوە ئەم جانیبە ئەم لایەنە تەنها بەز نییە بۆ ئەوەی کە تۆ گەنج هەڵبنەی ئەمنەوەی هەڵبنی کە بێت بۆ کتێبخانە بخوێنێتەوە. ئێمە ئەبێ بەشێکی زۆری بە سوپاسەوە کە ئێوە ئێستا مەسەرەن ئەم جۆرە بەرنامانە ئەکەن، ئەبێ بەشێکی زۆری ئەو کەناڵانەی دیکەش لێ بەڕێن بۆ ئەم لایەنە زۆر گرنگە، چونکە بەڕاستی ئەمە تەنها زەرەر نایە لە خودی ئینسانەکە خۆی، مشکلەی سەقافەت ئەمەیە. ئەزانی سعدی شیرازی قسەیەکی هەیە زۆر جوانە، ئەڵێ تۆ پچۆرە لای ئاسنگەرێک با ئیشی لەگەڵ نەکەی، با هیلاکت نەکا، با گەرمێکت پێوەنەنێ، خۆ پڕیشکی کارەکەیت بەرەکەوێ کە لە حیمەکە پڕیشکی ئاگرەکەت بەرەکەوێ. باشە بچۆرە لای گوڵفرۆشێ با لێشی نەکڕی، خۆ بۆنی خۆشی گوڵەکەی بەسەرتە. زانی لەبەرەوە مشکلەی بە ڕۆشنبیرکردنی نەوەیەک تەنها ئەوە نییە کە ئێمە ئێستا بڵێن لە ئەمنەوەیە دوورن لە کتێبەوە دوورن لە سەقافەتەوە ئەمە معنای وایە کە زەرەر لە خوانەدەن، نا، زەرەر لە مەرحەلەیەک و لە قۆناغی مێژووی میلەتێکەدەن، زەرەر لە دەوروبەری خۆیانەدەن، زەرەر لە ڕەوڕەوەی مێژووی میلەتێکەدەن کە خۆیان بە شەکەنتیایە کە نەوەکانە بن بە شکلی زانی کە باو باپیرانن بە شێک بوون لێ. لەبەرەوە ینی ئەو دروستکردنی وابەستەیە بە خاک بە خەڵک، ئەو دروستکردنی وابەستەیە بە کتێب بە چوزانم بە هاوڕێ تاقانە دانسقەکەی ئینسان کە کتێبە، ئەو دروستکردنی هەستی بەرپرسیارەتیە بەرامبەر بە خۆت، بەرامبەر بە ڕۆحت، بەرامبەر بە مێشکت، بەرامبەر بە نەوەکانت، بەرامبەر بە دەوروبەری خۆت، ئەمە تەنها و تەنها ئەرچینە دایک و باوکە چوزانم پەروەردە و فێرکردنە بە تەنیا ئەرچی دایک و باوکە لە ماڵەوە بڵێ من دایک و باوکی زۆرم دیوە کاکە سەرکۆ من باوکی خۆم خوێنەواری نەبووە، بەڵام هەموو جارێکە کتێبێکمە خوێنەوە هاتە لامەوە دانیشت ئەی بەدەنگی وەرزی خوێنە بامیش تێ بگەم. زانی ینی گرنگە ئەم هەست و شعورە بدەی بە مناڵەکە. ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە ئەزانی کە هەمیشە وەکو ڕۆیەکی ئاوادان کتێبخانەکان پیشان بە، وەکو ڕۆیەکی ئاوادان کتێبشانی خەڵک بە.
خاڵی سێهم ئەوەیە کە پەروەردە و فێرکردن ڕۆڵێکی زۆر 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 گرنگی هەیە لە کتێبخانەکە لە مەکتەبەکان ئەبێ کتێبخانە هەبێ و ئەبێ مامۆستای تایبەت هەبێ بۆی ئەمینداری کتێبخانەی تایبەت هەبێ و ئەبێ ئەو ئەمینداری کتێبخانەی لە هەموو کەس خوێندەوارتر بێ نەک مۆزەفێک بێ خەریکی بەسەر بەشی مەکتەبە بێ تەواو ئەبێ ئەو کەسەی کە چۆ کتێبخانە و ئەمینداری کتێبخانەکەی بینی حەز لە خوێندنەوە بکە ئەمەندە موسەقەفێ زانی وە خاڵی سێهەم جگە لەمانەش کەناڵەکان زۆر زۆر دەوری گرنگجارەیە تۆ ئێستا کە زۆربەی زۆری کەناڵەکان بکەرەوە دووشتە زۆربەی زۆری هەواڵە فلانی کوشت و فلانی بڕی و بودجەیەت و بودجە نایەت و مەعاژێت و ئەوە نایەت و ئەمە بەشیشەتی بەشی دووەمیشی گۆرانی و چوزانم شتی غەربی و شتی شەرقی و شتی ئەمانەیە بەرنامەی تەسقیفیتیان نییە لەبەر گرنگجینەدان بەو لایەنە خەڵقیش تەماشای ناکە کاکی خۆم ئێستا خەڵق ئامادەیە من لە هەندێک کەناڵ مەسەرەن مسلسلە ئەبینم کراوە بە کوردی پارەیەکی زۆری تیاسە سەرف کراوە قسە بە کورد دەڵێ کورد بە تیرۆریستە دەقەڵم ئەزانی ئەی باشە خەڵق تەماشای واکە بەس دەگەر بەرنامەیەکی تەسقیفی بێ خەڵق تەماشای ناکە بۆ چونکە لە بنەمایە خەڵق تێگە شوێکە تۆ گرنگی بۆ نادی تۆ گرنگی پێ نادی لەبەر ئەوە ینی ئەرچی هەموو لایەنەکانە بەیەکەوە ئەرچی زانکۆکانە کە ئەو بەستەڵەکەی کە دروست بووە ئەو دیوارەی کە هەیە لە نێوان زانکۆ و کۆ مەڵگەیە بیشکێنن لە نای بەرن زانکۆ بێ نمونەیەکی باڵا بێ نمونەی پێشکەوتن بێ نمونەی گۆڕینی کۆمەلگا بێ گۆڕینی ئاڕاستی کۆمەلگا بێ شێوازی بیرکردنەوەی کۆمەلگا بێ نمونەی بەرەو پێشبردننی عرف و عادەتی کۆمەڵایەتی بنە ئەم شارە بۆیە هەموو ئەمانە ئەدەینەوە لە یەکتری هەموو ئەمانە ئەگەر بە ئەرچی خۆیان هەستن بەیەکەوە پەروەردە خوێندنی باڵات سوزانم دایک و باوک و کتێبخانەکان وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە کەناڵەکان هەموو ئەمانە ئێمە وەکو نووسەران وەرجێڕان مامۆستایانی زانکۆ هەموو ئەمانە ئەدەینەوە لە یەکتری ئەو ڕۆڵە بەرجەستە ئەبێ ئەنجا ئەتوانین بەیەکەوە پێشوازی خەڵق بکەین لە کتێبخانەکان و پێیان بڵێن کە گۆران شاعری چەند وەسفی جوانی کردووە بزا پێیان بڵێن کە عشق و دڵاری ئەوە نییە کە ئێوەیکەن ئەوەیە کە نالی کردوێتی ئەوەیە کە مەحوی کردوێتی ئەوەیە کە سالم کردوێتی ئەزانی ئێمە پێیان بڵین تۆ چۆن وەسفی معشوقی خۆ دەکەی ئەها سالم چۆن وەسفێکە باش دکتۆر ئەم جۆرە بەرنامانە بە چەندین کاتژمێردانیشیت هەر زیاتر گفتوگۆ بە دوای خوایێنێ من دەستخۆشی لە تۆکەم و هەمیشە ئێمە ناوەستین ئەم جۆرە بەرنامانە چونکە ئەمە پێویستە بۆی کە بتوانین خوێندنەوە خۆشەویستکەین ڕێنیشان دەربین لە ڕێی پرۆفیسۆری وەکو تۆ دکتۆری بەڕێزی وەکو تۆ کە خەڵک خوێندنەوەی چی بخوێنێتەوە و چیش سوودی پێبەخشێت و خۆشەویستان من لە بەشێکە لە بەشی عەرەبی بووم لەوانەشە پرسیارتان لا دروست بێ ئەم بەشەش بەشی ئینگلیسیان بە گرنگیەوە ئێڵێم کە کتێبخانەی گشتی بەردەر لە زمانی کوردی هەر کەسێکی کەشویستی بە زمانەکانی تر سەرچاوی دەستکەوێ لێرە دەستیەکەوێ هیوادارین سوودمان بێەوە بەخشی بێ لە ڕێگەی دکتۆری بەڕێزەوە و هیوادارین گەنجەکانمان بە شێوازێک ڕووبکەنە کتێبخانەکان و ئەو سەرچاوانەی کە ئاستی ڕۆشنبیریان بەرزەکاتەوە جارێکی ترەڵێم ئێمە لە شارێکە ژین پێڵەن شاری ڕۆشنبیری یەک قسە هەیە حەزەکەم بیکەم مچخوا حافیزی بکەم ئەم شاری سلێمانی من و تۆ فترەیەکی زەمانی هەبوو لە بابانەکانە گەورەترین ناوەندی کتێب و مەختوتە دەستنووس لەم سلێمانیایە بوو 6,000 تیا بوو لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نیوەی ئەوەیتیانە بوو دەکەواتە با بە گرنگیەوە سێری ئەو کتێبخانانە بکەین کە لەم شارەیە هەیە و لە شارەکانی تریشە هەیە هیواداری سوودمان بێەوە بەخشی بێت کاتێکی خۆش بۆیە و خواتان لەگەڵ